سەبریش بگرن هەر قاسم سولەیمانی وەسایقەکان دزە پێکا بۆ ملاولاکە بڵاوی بکات حکومەتی عراقی دزەی پێکا بۆی لە کاتی فیتنەیەکەیە زۆرتر بکرێت ئەو شمشێرش کە ئێستای سون شمشێر نا شمشێری شەڕ و جیهادە خەنجەری غەدر کە لە لاقە پڕغەی یەکتری دەنیا لە پەراسوی یەکتر و لە پشتی یەکتری قایمەکەن لە ئێستاوە ئەم خەنجەر سوانەش وەکو سمسوانەکەی ساڵانی نەوەتەکانیان وایە دیسانەکەونەوە شەڕێکی تر ئەوەشتان بیردێنمەوە شەڕەکانیان چۆن کرد لە تووتمێ دەستیان پێکرێچێتی هجومیان کرد تا گەیشتنە زارگەلی خەلیفان کۆسرەت ئەو کاتە گەیشتە زارگەلی خەلیفان تەیارەی ناتۆ هات لێیدا هەتا گەڕانەوە ئەو شوێنەی کە لێی بوون دوای دیانشتنەوە بۆ گفتوگۆ کرد ئەو کاتە ئێرانیەکان یەکیان لە کەس نەزانەوە تەوجیهیەدا بە یەکێتیەکان ساڕخ بهاون یەکی تریان لە فندق هەورامانەوە دانیشت بوو لەوێ وەکو هەردوو دەستی یەک ئیرادە چۆن من ئێستا یەک ئیرادەم پێیە ئەمە قەڵەمێکەوە کاغەزێکە بەرزیانەکەم و نزمیانەکەم و نزیکیانەکەم و دووریانەکەمەوە پارتی وێچێتی هەردووچیان ئاوا بوون بەدەست ئێرانەوە ئێستا ژەی بینین ئەمەی کە ناویان ناوە حکومەتی سلێمانی کە عەلا ئەساس حکومەتێک تەشکیلە بێ هی هەرێمێک هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک بەخوا بە خێویش نایبین بەخوا ناشی بینن حکومەتێک ئاوا تەشکیل بێ ئەنجا بزانە چۆنیش لێتانە سن ئێوە شیعەتان نەناسی و ئەو واقعەش کە شیعە دروستی کردووە لە وڵاتی ئێمە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بە غەیری جیهاد مواجهە ناکرد لە فێڵەوان فێڵبازترن لە درۆیان درۆزنترن درۆزانترن جا زاڵمترن پڕ ئیجرامترن قسە لووسترن لە هەموو شتێکا گرەوە بنەوە ئەوەی کە گرێوی تیانابنەوە جیهادەکەی بۆیە پێویستە ئەو ئەهلە ئیسلامیە ئەو خەڵکە جوامێرە بە غیرەتە وا نەزانێ هەر ئەوەندە کە جیهادەکە فەرزی عینە لەسەری پێویستە دیفاع لە خۆی بکە بەڵام مەسئولیەتی نان و ئەمانی ئەو خەڵکەش دیسانەکەوێتە سەرشانی ئەوان پێویستە هەمومان بیر لەمە بکەینەوە لە حەلەقەکانی داهاتووە دێمەوە سەر ئەوەی کە چارەسەرەکە چییە ئێستا زانیمان کە پارتی و یەکێتی دوو تاغوتی خارج لە دین و قیەم و کوردایەتی و هەموو شتێک گەل فرۆشن مەسیر فرۆشن چارەنووس فرۆشن مستەهترن علاقیان بەسەر قیەمێکی کوردیەوەنی ئامادەن لە پێناوی پاسەکەیە کە لێ خوڕن قەبیلەکەیان کە دانیشتوتیایە دوکانەکەیان کە ئیفلاسی کردووە ئامادەن هەموو شتێک بکەن لە پێناوی ئەوەیە مناعەتیشیان نیە ئەویان دوکانەکەی تەسلیم بە قاسم سلەیمانی کردووە هەمیشیان ئیفلاسەکەی خۆی و پاسەکەی خۆی ئەدای تەسلیمیەکە ئەویش و دوای خۆیانە ڕۆنەوە بۆ شوێنێکی تر